وتی دەنگی ئاو دێ دەرگاکە کردو ڕێک ئاو هات گوتی ئێوە گەورەنە ئاگاتانە خۆتان پۆلێکەکەم چووکە نەچم یارمەتیانە دەم وتمان باشە مامۆستای نەڕۆژمە سەر تەختەکەم دوای جانتاکە مەڵگرت و کردمە سەر شانم دوایی هەموویان لەگە مامۆستای کوردیە ڕایان کرد بەس خۆم پێنج هاوڕێ لە پۆلەکانمان بوو سانی ڕۆشتن دوو هاوڕێ ماینەوە جا هاوڕێکی تریشم نژمامەوە ڕام کرد لە کەلافاوەکە ئەو دەرگایشکان ڕێکسەر هاتە ژوورۆ ئێمە لە پۆلای بوو دەرزی مامۆستای یوسفما هەبوو مامۆستای یوسف وتی ڕاکەن ئێمە چوونە ئیدارە لەگەڵ مامۆستا ڕێژون و مامۆستا یوسف لەگەڵ ئەوان هات ئەو دەرگای پێوە دەم بۆیە دانەخرا ئیتر بخۆیان پۆستەکانیان کردە دەرەوە وتیان بچنە ئیدارە یەکەم جار بیلکاریمانە بوو دەرزی مامۆستا شوانە تلافاوەکە کەم بوو یەکەم جار نەترساین دوایەوە زۆر ترسای لافاوەکە تا زیاتری کرد مامۆستاکان هاواریان کەوتیان بڕۆ نەبان ڕەفە بەرزەکە لێوە بووین ئێمە ڕزگارمان بوو مامۆستاکە ئێمەیان دەرکرد دوای ئەوەش ڕۆشتینە بانخان و ئەوەش دوای ئەوە هاتینە خوارەوە ڕۆشتینەوە ماڵ خۆمان بەڕاستی ئەم ڕوودا و ڕووداوێکی چۆنەڵی نەخوازرا و بوو بۆیە ئێمە تەسەوری ئەومان ناکرد هەروەها مامۆستاکانیش تەسەوری شیوان نەکردو لە بەرەوەی کە ڕووداوەکە شتێک ڕووداوێکی سروشتی بوو ئەمە نییە بری ئامادەکاری شتێ پێشتر پێت بردی ئامادەکاری بۆ بکەیت یعنی تا ئاو بەڕاستی مناڵەکانیان دەستیان خۆی بردووە سەربان هەندێکیان بردووە ماڵەکان یعنی مامۆستاکان نەبوونایە بۆی ئەمێ زۆر سوپاسمان لەبەرەوەی و مامۆستانە نەبوونایە 250 خوێندکار زۆرە لە قوتابخانەیەەکە تۆ وەرە لە شوێنەکابی 6 کەس 250 کەس زۆر ڕزگارکردنی تۆ ئەمە بە قسە ئاسانە بەڵام کاتی دیتە ناواقعەکەی بینی شتێکی زۆر چۆنەڵی ناخۆش بوو ئاوەکە زۆر بوو سار بوو دەستیان خۆش بێ مناڵەکانیان بردووە سەربان یەک مناڵێ یعنی لودی خوێنی لێ نەها ئەمە زۆرە بەڕاستی هەروەها خەڵکی منتیقەی گەڕەکی هەرێم بەڕاستی بە تایبەتیم زیرانانە زۆر ینی بەڕاستی بەس ئێمە ناتمەکە خی گەورە جوپاداشیان داتەوە دەستشایان خۆش بێ بەڕاستی شۆک بووین ئاوەکە گەلێ زۆر و کەس نەیەتوانی بێتە ئەم مەکتەبەوە ئاوەکە یعنی تەواو تەلەبەکان لە مەترسیا بوون بوو بە دوو بەشەوە بەشێکیان تەلەبەکان لە دەرەوە بوون هینی پەنای دیوارەکە بەشێکیان لە ناوە حەسەر ببوون ئیتە کە هاتین بەڕاستی دەرگاوشتمان شکان و ئاوەکە گەلێ زۆر بوو ڕەنگە 25 تا 30 مناڵما بوو ئیتر بەهەچ حاڵێ بۆ ڕزگاریانمان کردمانە سەرەوە دەستخۆشی لە مامۆستاکانەکەین خاستەن مامۆستا ویسف مامۆستا ڕێژین بەڕاستی پێشمەرگە ئاسا ئەوان توانیتیان ئەم مناڵانەکە حتا مناڵەکان خۆیان پرسیاریان لە مناڵەکان خۆیان نەکرد هەتا هەموو مناڵەکانیان ڕزگار کرد خستیانە سەرەوەبان بۆ ئەوەی کەس نەخەنچی الحەمدولله چوینە ناو مەکتەبەکەەوە ئەم دەرگایی کە لە پێشمانەوەی ئەم دەرگایە ناکرایەوە لەگەڵ مامۆستا یوسف و مامۆستایەکی ترا بوو ڕامان کێشا چوم لەو پۆلی یەکەم ڕەحلەیەک مێنە نامە بەردەم دەرگاکەوە بۆ ئەوەی دووبارە دەرگاکە دانەخرێتەوە لە بەروی دەرگاکان دائەخرانەوە بە شێوەیە کە بۆمان ناکرایەوە ئیتر دوای ئەوە لێرە ئاوەستا بووم تقریبەن 10 مناڵ نزیکم کۆ بوونەوە نەم ئەهێش بجوڵێن هەتاوەکو دیوارەکە ڕووخا کە دیوارەکە ڕووخا سوپاس بخوا کە زیانی ژیانی نەبوو ئاوەکە وردە وردە دابەزی و ئێمەش وردە وردە هاتن قوتابیەکانە هاتن خەڵکە هاو قوتابیەکانی دەرئەکرد. ڕۆژەی کە هەواڵەکەی لاویان پێم گەیان زۆر تاسیری لێم کرد براکەی هاتەوە هەواڵی پێماندا
وتی لاوی لە ئاوەکەی مەکتەبا خنکاوە چونکە خۆی پێداویستی خاوەن تایبەتە زۆر بە پەرۆشەوە ڕام کرد بە پێی پەتی ڕام کرد هاتم وتم لاوی خنکاوە لە ئاوەکەیە ئەگەر لاوی بکەوێتە سەر ئەم لایە ڕاستەی ناتوانێت بتوانێت هەسێتەوە وامزانی لە ئاوەکەیە خنکاوە زۆر سپاس مامۆستاکانەکەم کە ڕزگاریان کرد هەواڵیان پێم هاور وتیان لاوی مردووە ئیتر زۆر خۆم کوشت شکر لەخوا بەزیابێ لاوی ماوە ئەو هەموو تەرزەیە لە سەربان لێی دابوو ئەیوە دەستم بەو شیشەوە گرتووە یعنی ئیتر باشە مامۆستاکان ڕزگاریان کردبوو لەخوا بەزیابێ شکر لاوی ماوە و لایەکی ناتوانێت ئەگەر بکەوتایەتە سەر ئەم لایەی نێتوانی هەڵسێتەوە لایەکی بەتەواتی ئیش ناکات قاچیشی زۆر ئەزیەتی بووە ئەو لایەی کە نقوستانە قاچی زۆر دەرچووە گەشتشی لەگەڵایە خۆی ئیتر لەوە ترساین وتمان ئەگەر گەشتکە لێی دابێت ناتوانێت لە ئاوەکەی هەسێت بەس زۆر سوپاس مامۆستاکانەکەین یەکەم سوپاس خوای گەورەکەین کە خوای گەورە شکر ئەم ڕجزەی لەسەرمان لابرد کاتی لافاوەکە من دەستی ئەم پۆلەم هەبوو ئەمە پۆلی چوارە وانەی ئاینمان هەبوو تاقیکردنەوەیکی ڕۆژانەمدا بوو پێیان لەسەر 5 دەرەجەیەک کە کتێبەکانیان کردەوە گوێم لە هاتوو هاوار و قیشەی مناڵ بوو قوتابیەکانیش وتیان ئەوە چییە مامۆستا منیش دەرگاکەم کردەوە کە دەرگاکەم کردەوە ئاوەکە گەیشتە ئێرە گەشتە ناو دەرگاکە ئیتر یەکسەر وتم خێرا شتەکانتان کۆکەنەوە مامۆستا ڕێژینیش لەو سەرهاتی وەرنە دەرەوە بە خێرایی شتەکانتان کۆکەنەوە ڕاکەنە دەرەوە ئیتر کە من ئەلێرە ئاوەستا بوو کە قوتابیەکان هەموو ڕایان کردە دەرەوە منیش ڕێک بە دوایانە هاتمە دەرەوە تر بە خێرایی ڕۆشتم پەلەماری پۆلیک کە چوومە پۆلی یەکەکانەوە ئەمیستە لە ببن هەمویان بە یەکەوە دەستیان بەرزەکردەوە تخوا مامۆستا من ئیتر منیش کردم بە تەلەبەیە کاو هێنام دام ناو بە خێرایی گەڕامەوە کە گەڕامەوە گەیشتمە ئێرە ئیتر لەوێ خەریب و لافاوەکە بمخات لەبەری ئاوەکە بە تەوژم هەمووی ئەلێو ئەهاتە خوارەوە زۆر بە خێرایی دەرەچەکەی کەم بوو بە خێرایی ئاوەکە کە گەیشتینە ئێرە قاتمان ئەڕۆی خەریب و ئەکەوتین ئیتر چوون فرای تەلەبەیەکی کەشکەوتم ئەویشم دەرکرد دوایی وام لێ هات ئاوەکە ئەوەندە زۆر بوو ئەلێرەیە لیتاوەکەش زۆر بوو نەم ئەتوانی بێم لە ئینەکەشە دیارە خۆم بەم دیوارە ئەگرم دوای وای لە هات مامۆستا یوسف و مامۆستا ڕەژین ئەوان باشترن پیاون بەهێزترن تەلەبەکانیانە هێنا و منیش ئەلێرە یەک وەرمانە گرت و ئەمان کردە ئیدارەوەیە سەرەتا جۆمر دەنگی مامۆستا ڕەژین و هاواری کرد گوتی فریامان کەون من لەم پۆلایە دەرزی بیرکاریمە بوو بە خێرایی هاتمە دەرەوە سێرم کرد ئەو لێو ئاوەکە هات بەرەو ڕوومان تەلەبەکانمانی ئەم پۆلانەمان ڕیس کرد ئەم پۆلانەمان هێنایە دەرەوە من بە خێرایی چووم لە ئیدارەکەوە دوو مناڵم لە پۆلیەکانەوە هەڵگرت ئەنی بە باوەش هەڵم گرتن تاکو بەر دەرکە دامنە لە بەر دەرکە بەجێم هێشتن لەو کاتی لافاوینە من لە ماڵیشەوە تەلەفۆنێکم بۆ هەرگوتیان ماڵمان پڕی بۆ لە ئاو بەڵام من جانی مناڵەکانم لا گرنگتر بوو نەڕۆشمەوە بۆ ماڵێ بە هیچ شێوەیەک لێرە مامەوە تاکو ئاخر دەقا جانی مناڵەکانم زۆر لا گرنگتر بوو لە ماڵ و منداڵی خۆم ئیتر هەستم کرد تەواو هەموو شتێک تەواو ئەخنکەی ئەم دەرگایە کەپز بوو ناکرایە ئەلەوێشەوە لافاوەکە زۆر بوو زەلامی ئەبرد نەک مناڵ ئیتر مامۆستا یوسف هات بەدەست شوشەکانی شکان دەرگاکەمان کردەوە یەک مناڵەکانمان ئەدایە دەستیان و ئینجا سەریانمان خست بۆ سەربان لێرە هاتینە ئێرە تەلەبەکانمان هەموو باران ئەباری هەورە برسکەیەکی زۆر هەورە گرما
اینجا لەگەڵ بارانێکی بە خوڕی خێرا زۆر هاتین بۆ ئێرە ئیتر تەلەبەکانمان هێنا لەگەڵ مامۆستایانی ترە هێنایانمان بۆ ئێرە اینجا لەوەیە تیمی بەرگری شارستانی پەیژیان نابۆ دیوارەوە ئیتر یەکێک مناڵەکانمان ئەدایە دەستیان لێو لە پەیژەکەدایانەگرتن و لە دیوارەکەیان کرد بۆ دیوە ئیتر من کۆمەڵێک تەلەبە لەگەڵ مابوون ئەچوومە ئەوێ بە دوامە ئەهاتنە ئەوێ ئەهاتمە ئێرە ئەهاتنە ئەوێ ئەچوومە ئەوێ ئەهاتن لەگەڵمان ئەموو مەترسن باوەگیان ئەوە تا ئێمەتان لەگەڵاین مەترسن ئێمە ناڵی هیچتان لێبێ ئەو مامۆستاخر ئێوە گەورن ئێمە بچکۆلەین بۆیە ئەترسین ئەگەر ئێوەش گەورە بووی ناوەک ئێوە ناترسین دەستمان بە دەرسکەندن کرد لە ناکاو سەڵتێکی گەورە هات من هەستم کرد بوومە لەرزەیە لە قاوشەکار دەنگیدایەوە تەلەبەکان هاواریان کرد ویستم هێوریان کەمەوە و دڵنیاییم داپیان وتم من لەلاتانم جێتان نایلم لەم قسانەیە بووم ئاوڕمدایەوە ئەو لە دەرگاکەەوە هاتە ژوورەوە کە بینیم ئاوکە قوڕا و لیتاوە یەکەکانشمان بچووکە ناچار هاوارم کردوتم بچنە سەر تەختەکانتان بە هەر شێوێ بچووناتە دەرەوە دوور بێخوا شتێکیان لێ هاو منیش خستیانمە سەر تەختەکانیان لەم قسانەیە بووم کە تەلەبە مەخستە سەر تەختەکە ئاوڕمدایەوە زۆپەکەمان ئەلەم سوچەیە بوو ئاگری گرت ئەم ئاوە لەم ڕێرەوە ئەهات زۆر بوو ئەتی برد مناڵەکانی برد نەمانەوێرا بە یەک تەلەبە بە تەکیدی بیدەیتە دەستی بۆی ئاوەکە نەیبە بردیانمانە سەربان لە سەربانیش لەوێ زۆر هەر بارانەکە بوو زۆر سەرما بوو ینی تەلەبە هەمووی هەڵێ لەرزی ئەگریا مانسا شوانە چوو لەوێ هەرێقی هێنا تەلەبەکانمان بە پەیژەکە یەک ئەوەی کەما بوو لەوێەوە ئەچوونە خوارەوە یان هێور بوو بۆ بارانەکە ئیتر دایک و باوک خۆی ئەهات لە سەربان مناڵەکەی ئەبردەوە دەستشکانەکەشم دەست درزبوونەکەشم لە کاتی گواستنەوەی تەلەبەکانە کە ئاهات و لەو کاتێ ئەچوین و ئاهاتین بە سەریەکە ئەتر کەوتم دەستم عەزێتی بوو ڕاستی گەرماوگەرم و زۆر هەستم پێ ناکرد بەڵامی تر دوایی ئیشاع شتم کرد گوتیان دەرزی تێبڕی تەلەبە باوکی تەلەبە هەبووی وت کوا مناڵەکەم ئیتر گەگەڕان بەناو مناڵەکانە کامە مناڵەکەی منە کوا مناڵەکەی من بۆ لێرە نییە چکەی هەندێک مناڵەکان پێشتر چوو بنە دەرەوە وایان ئەزانی خوا نەخواستە مناڵەکان خنکاوە من ئەموو باوەیان کاکە دادا هیچ کەسێک هیچ مناڵێک نەخنکاوە ئێمە بەدەست خۆمان هەمویانمان هێناوتە دەرەوە لە پۆلەکان کارەساتێ بوو بەدەم باز ناکرێ هەر وەسف ناکرێ ئەوەی لەو کاتە ئێرەی نەدیبێ نازانێت چۆن ئەوەی بەسەر ئێمە هات بەسەر کەس نەیە هەر ئەوە ڕۆژە ڕەشێ بوو ڕۆژێ ناخۆش بوو ئێمە فریای هیچ ناکەوتی بەس مامۆستاکان زۆر دەستخۆشیان لێکن سوپاسیانەکەین یەکە بە یەکەی ئەو خەڵکی لە دەرەوە یارمەتی مەکتەبەکەیاندا بە دەنگەیەوە هاتن دەرگای مەکتەبەکە ناکرایەوە خەڵکێکی زۆر لە دەرەوە یارمەتیاندا لە پێشەوەی دیوارەکە بڕوخێ مناڵەکانیان نەجاتدا هەر ئەوان لاچوون دیوارەکە ڕووخا سوپاسی یەک بەیەکی ئەو مامۆستا بەڕێزانە بکەم کەوا لە ناو قوتابخانەمەکەماندا بوون ماندوونە ناسانە وەکو سەربازێکی ون توانیتیان گیانی ئەم هەموو قوتابیە
ڕزگار بکەن کە بەڕاستی هەمویان ژیانیان لە خەتەردا و لە هەنجامی بەرزبوونەوەی ئەو ئەوەیکەوە لەناو قوتابخانەکەماندا هات ئەو تیدانانی دەور و بەرمان بەڕاستی جێگەی ڕێز و سوپاسم بەڕاستی سەربازی ونن توانیتیان هاوکارمان لە چی لەوەی ئەو قوتابیانی کەوا 4 و 5 نەجاتیان بوو بردبوونیان ماڵەکانی خۆیان لە ژوورەکانی خۆیاندا زۆپیان بۆیان داگیرس و هەندێکیان جلوبەرگەکانیشان لێگۆڕی بوون بەڕاستی ئەمە نیشانەی ڕێز و وەفا و بەڕاستی ئەو پەڕی هەڵوێستا هەروە سوپاسی هەموو ئەو کەسانە دەکەین کەوا لە هەر شوێنێک لە ناو نەحیتە چێدا هاتبێت یارمەتی داوین بەچی بە ڕزگارکردنی منداڵێک بە هەر شێواز لە شێوازەکان ئێمە سوپاسی یەک بە یەکیان دەکەین سەربازی ونن بەڕاستی چاویان ماز دەکەین. سوپاسی خواکەم خوای گەورە منی کردە سەبەبێک کە ئەو کۆمەڵە منداڵی لە پاڵ دیوارەکە بۆ ڕزگاریان کەم ژووری شەو هەموو مامۆستاکان جووتێکی زۆر گەوریان هەبوو بەڕاستی سەربازێکی ون بوون دیار نەبوون هەموو منداڵەکان لەسەر سەربانەکەەوە لەگەڵ جیرانەکانمانە هەر هەموو ماشکوور ڕزگارکردن دەستخۆشی بۆ هەمویان هەیە پاکی ئەوانیش بەڕاستی خڵاتێکی زێڕین کردێن بەڕاستی کارە ساد بوو یعنی تۆ دڵت پڕە بێ شتان ناجێڕیتەوە ئیستا حەقیقەتەکە ئەمە چیرۆکێ زۆر گەورەیە سپاسی خواکەم شکر هیچ مناڵێک دایکی هیچ گەرێک جەرجی هیچ دایکێک نەسووتە پێشنیار دەکەین بۆ لایانی پەیوەندیدار بۆ ڕێکخراوی کوردستان فاوندیشن ئەگەر بکرێ قوتابخانەکەمان بڕوخێنرێ سەر لە نوێ قوتابخانەیەکی تری تێدا بدروست بکرێ 12 پۆلی بێ یان 8 پۆلی بێ یاخود لەلایەنی کە قوتابخانەیەکی دووقات بێ ئەو کاتە بۆ ئێوە بەدڵنیایەوە کار ئاساییتر دەبێت و دەتوانین ژمارەیەکی زیاتری قوتابیش وەرگین بۆیە سوپاسان دەکەین سپاس بۆ مادەبووتان سپاس بۆ هاتنتان سپاس بۆ کەناڵ 24 سپاس بۆ هەموو ئەولانێکەوە هاوکارمان بوون سپاس بۆ دەرودراوسەکان سوپاسی تایبەتمان بۆ بەرگری شارستانی تەچێە کەوا بەڕاستی هاوکارێکی باش بوون لە ڕزگارکردنی مناڵەکان لەسەر قوتابخانەکە بۆ دەروی قوتابخانەکە سپاس بۆ ئێوە دەستی مادەبووتان دەگوشی سپاسان دەکەین. بۆ مامۆستا بەڕێزانە من دەستخۆشیم هەیە بۆیان لەبەرەوان سەربازێکی ون بوون لە ژوورۆ ئاگاداری ئێمە نەبوون ئێمەش ئاگاداری ئەوان نەبوون حقیقەتە لەگەر کامیری ناو پۆلەکان نەبووایە بە هیچ شێوەیە ئەمانە هیچ شوێنێکیان دیار نابوو بەڕاستی هەمویان سەربازێکی ودن من دەستخۆشیان لەکەم کە مناڵەکانی ئێمەیان پاراست لە ژوورەوە ئەوەی لە بەشی دەریشەوە ئێمە ئەوانمان پاراست بوو بەڕاستی ئەمەش پێشکەش بە زەلامی مامۆستا یوسف سپاس دەکەم تۆقیشکە.